چۆن نتوانین تاوانبارم کەی بە توندڕەوی ئەو وەختانە بۆ من یەکەی دڵنیا بەلەوە ئەوەی وام پێڵێ یەکێکە لەو گروپانەی کە وتارەکانم دژی بوو دەرسەکانم دژی بوو ئەو گروپانەی کە وام پێڵێن بەیانی بڕۆمە لای هەر کامێکیان وام پێ ناڵێ توندڕەوە لە پیاوی چاکە عالمە بەزبڕی لەگەڵ کەسیان نیم و ئەشگەڕێن بمە نەپاڵ شتێک و بمشکێنن هیچ ناتوەزنەوە ناتوان بمە نەپاڵ هیچ گروپێ چونکە هەموو گروپێت جوێنم پێ سکاتیم پێکە هەموو گروپێ و ئینکە ئەی ناکرێت خۆت بڕۆی لە سوشیال میدیا تەماشاکەی ئەوەی کۆمنتێ دژی منە نووسێ بچە پرۆفایلەکەی ئیلاکێکە لەو گروپانە کە پارچەی بەرکەوتووە لە قازیفە حەقەکانە کە تەقانومانە بەل نەقذف بالحق على الباطل ئەیتر ناچارە و بختانە بۆ بکە ئیگنا برا ئەوانەی بە منەڵێن توندڕەو خۆیان تا دوێنێ بۆ شاخەوە بوون خەڵکیانە کوشت ئێستا هاتوون لە پەرلەمان لە وەڕەکە ئاخۆن یعنی ئەوانەی بە منەڵێن توندڕەو خۆیان تا دوێنێ بوون لەگەڵ ئەوانە بوون ئێستا دانیشتون و باسی میانڕەوی بۆ من و تۆکەن ئەوانەی کە بە منەڵێن توندڕەو خۆیان زۆرترین دەمدرێژیەکەنە سەر ناموسی من لەم سیڕعانەی ڕابردووە سەلما کە چ دەمدرێژیەکەنە سەر ناموسی من و چ قسەیەکم پێڵێن و چ سوکایەتێکم پێکرد بۆ ئێوە بوختانێکە ئەرە و ناحەزانە دروستیان کردووە و ڕاستە بێ ئەوانەشی کە حەزەکەن داوەکەی تۆ نەمێنێ و لە ئەساسەوە لێت بن و ڕۆژێ لە ڕۆژان بە تۆمەتێ بگرن و بتکوژێنەوە بۆ هەتا پێیان خۆشەوە زەق بێتەوە بۆی ئەگەر شتێکیان کرد لایەندا